سڵاو ئەوەی بینیتان وێنەی نزیکی 20 ساڵ پێش ئێستا بوو کە هونەرمەندێکی کورد مامۆستا ئیسماعیل خەیا دەستا بە ڕەنگاو ڕەنکردنی سنوورێکە دوو حیزبی کوردی تیانە دروست کرد و بەوتەی قیاداتی سیاسی هەردوو حیزبەکە شەڕێکی شەرمنانە بوو کە و پەڵەیەکی ناشرین و ڕەش بوو بە مێژووی هاوچەرخی باشوورەوە. من لەم بەرنامەیە قسە لەسەر هیچ حیزبێک ناکەین و پێمان خۆش بوو و پلانمان بوو کادری هیچ حیزبێک نێتان بەرنامەیەوە لەبەرەوەی کە بیری نەتەوایەتی و کوردستان دۆستی و بیری کوردستانی گەورە زۆر گەورەترە لە بیری تەسکی حیزبێکی دیاریکرا و ئیتر هەرچ حیزبێک بێت. قسەکە ئەوەیە 20 ساڵ پێش ئێستا لە دێگەڵا هونەرمەندێک هەستا بە ڕەنگاوڕەنکردنی ئەو بەردانەی کە سەروەختێک بوو سنوور لە نێوان دوو هاوزمانە، بەڵام بەداخەوە سەرباری هەر ڕەخنەیەکی سیاسی، سەرباری هەر تێبینیەک، سەرباری هەر گەندەڵیەک هیچ شتێک سازش نییە بۆی کە هیچ شتێک پاساو نییە بۆی کە ئێمە ڕۆژە لە ڕۆژان بمانەوێ سلەیمانی لە هەولێر جا بکەینەوە، ئێمە ڕۆژێ لە ڕۆژان بمانەوێ کرماشان لە سنە جا بکەینەوە، سنە لە دیاربەکر جا بکەینەوە. خەوی هەر کوردێک ئەوەیە، خەوی هەر هاوزمانێک ئەوەیە کە لە باشوور لە شارێکی باشوور لە هەولێر سواری سارە بم، لە ئامەد دابەزم بەبێ ئەوەی لە بازگەی کورد زیاتر کەس لێم بپرسێتەوە. بەڵام بەداخەوە خەریکە بە بیری تەسکی هەندێک هەواداری حیزبەکان و هەندێک کادری حیزبی لە هەموو حیزبەکانی کوردستان خەریکە ئەو نامۆیە ئەبینینەوە لە بینی سلەیمانی و هەولێرە. خەوی گەورەی ئێمە ئەوە بوو کە ڕۆژە لە ڕۆژان لە کوردستانی گەورە هەناسە بین، لە کوردستانی گەورە بژین، بەڵام شەرمە و تازە پەتازە ئێمە لە ناو باشووری کوردستانە جیاوازی دروستکەین. بە خۆشحاڵیەوە بە میواناری نووسەری ئازیز و شاعری گەورە حەمە ساید حەسەن ئەزیەتی کێشا گەورەی و نوان و خۆشحاڵم کە دووەم جارە لەگەڵ جەناب تا بەرنامە دروست دەکەم. ئەزیەتە کێشا سوپاس دەکەم. کوردستان موکریانی خانم جان جەنابیش بەخێر بێی وەک نووسەر و نەوەی موکریانی شاعریشی لوتفێنوان و بەخێر بێ و هەروەها مامۆسای ئازیز مامۆسا ئەحمەد سالار خۆشحاڵ بوو، یعنی لە چەند مانگی ڕابردووە بەرنامەیەکی ترمان تۆمار کرد، خۆشحاڵ بووم بە یەک گەشتینەوە. حەمە ساید حەسەن، من بۆوە دەست پێ یەکەم لەگەڵ تۆ، ینی بەشێک لە نوخبەی ڕۆشنبیر و نوخبەی ئەدیب و ینی ئەو نوخبە هونەرمەندانی کە لە دنیای هەیەن هەمیشە ئیشیان نێوەندگیری و ڕەنگاو ڕەنکردنی واقعی ئەو وڵاتە بوو، واقعی ژیان بۆ لە وڵاتە ئەگەر هەر گرژێکیشە بوو بێ لایەنگریان نەکردو، بەڵام بەداخەوە بۆ بەشێک لە ڕۆشنبیرانی ئێمە بەشێک لە نوخبەی ڕۆشنبیرانمان ئەچنە سەنگەرێکەوە بۆ سەنگەری بەرامبەر ئیتر بۆ هەر لاو حیزبێک بێت. فەرموو. خۆی بەڕاستی قسەکردن لەسەر ڕۆشنبیر، یعنی لای ئێمە هەر کەسێک خوێندەواریە بێ، ینی بۆ نمونە ڕۆژنامە نووسێک بێ، ینی ڕەنگە هەواڵ نووسێک بێ، ڕەنگە هەندێک چیرۆک یا شعری نووسی بێ، لا ئێمە بۆوانە ئەڵێن ڕۆشنبیر. بەڵام بەڕاستی ڕۆشنبیر چەمکێکی زۆر فراوانە، زۆر گەورەیە و ڕۆشنبیر کەسێکی دەگمەنە، یعنی ئەوەندە دەگمەنە ڕۆشنبیر لەسەر ئاستی دنیا بە دەگمەن کەسێک دەسەکەوێ پێی بڵین ڕۆشنبیر. باش، ینی بڵین لەم ڕۆشنبیر چێوە، ینی بڵین لە لای ئێمە ڕۆشنبیر کەسێک بوو کە لە کاتێکە هەڵەبجە درایە بەر گازی شیمیاوی ئەو سەر بەنەتەوەیەکی کەش بوو لێەوە دەنگی بڵند کردەوە. ڕاست، ڕۆشنبیر کەسێکی ئاوایە، ینی ئەو کەسانەی کە بەتایبەتی کە شەڕەکە شەڕ بکەوێتە نێوان حیزبەکانەوە و شەڕەکە خوێناویش بێت، لەو کاتا کەسێک ئەگەر لە سەنگەری لایەنێکی کەوە قسە بکات و
شعرەکانی یان نووسینەکانی ببن بە بنزین بۆ ئاگری ئەو شەڕە بەڕاستی کەسی وا ناکەوێتە خانەی ڕۆشنبیرەوە ڕەنگە ناوێکی کەی هەبێت ڕاستە ئەم دیاردەیە چیە لێرە هەیە یعنی ئێمە وەکو من دووبارەیەکەم و ینی ئێمە سازش بۆ هیچ لایەنێکی سیاسی ناکەین بەڕاستی و بەمەبەستیش کارکتەری سیاسیمان نێنایەن بەرنامەیە لە بڕۆی کە قەزیێنێتەوەیە تێکە زۆر گەورەترە لەو فۆرمەی کە بیکەین بەبەری حیزبێکی دیاریکراوە ئیتر چوزانم یەکێتیە پارتیە گۆڕانت چیە هەرچیەکە ینی قسەکە ئەوەیە بۆچی ئەم دیاردەیە وجودی هەیە لە ناو تاچی کووردا لە ناو بەشێک لە تاچی کووردا بەشێک لە نوخبەی کووردا بەڕاستی بۆ پەیوەندی بە گەشە سەندنی کۆمەڵەوەیە یعنی ئێمە کۆمەڵەکەمان ئەو حیزبانە کە هەن بەرهەمی ئەم کۆمەڵەن یعنی ئەم کۆمەڵە پێشکەوتنی ئەم کۆمەڵە لەو ئاستایە کە ئەو حیزبانەی داوە بەدەستەوە ئەو حیزبانەش خەڵکیان لەبەر ڕۆشنایی ئایدۆلۆژیایەکی تایبەتە پەروەردە کردووە یعنی پێیان وایە مەسەلە ئایدۆلۆژی و حیزبەکان لە مەسەلە نیشتیمانیەکان و نەتەوەیەکان بە گەورەترەگرن یعنی لەبەرەوە ئەو پەروەردەی ئەو حیزبانەیە کە بەڕاستی کە خەڵکی وە یەتە ئەبێ بە با بڵێن ئەگەر بشێ بڵێم زۆر نابۆ شەڕوانان و شەڕکەران و شەڕی ناوخۆ و شەڕی براکوژی لێدا ڕاستە وەکو ڕۆشنبیرێک جەنابەت وەکو حەمەساید حەسەن پێ دوایە بیرکردنەوەیەکی تەندروستە تۆخکردنەوەی ئەم بابەتە یا تۆخکردنەوەی ئەم دیاردەیە وەکوی کە با خۆمان ینی خۆمانی لێلانەین ینی بەڕاستی وەکۆی کەی بینین ئێستا بەشێک لە سۆشیال میدیا بەشێک لە میدیا ئیش لەسەر ئەم شتاکەن کە دووبارە سنوورێک لە باشوور دروستکردنەوە ینی خۆمان سەر وەختێک هەمومان خەوی گەورەمانەوەیە کە کوردستانی گەورەمانە بێ خەونی گەورەمانەوەیە کە وەک گوتم هاوزمانێکمان کە لە دیار بە کرسواری سایرا بێت لە سنەدا بەزێت بەبێ ئەوەی کە ینی لەم خەوە گەورەیەوە بینە سەر ئەوەی کە ئێمە ئیداری دووسێ شارمان بۆ نەکرێ و دووسێ شار یەک نەخەین ینی پێ دوایە بیرکردنەوەیەکی تەندروستە بە هەرج مبەڕیرێک بێ لە ئێستاە هیچ پاساوێک و بیانوویەک ینی نییە بۆ ئەوەی کە با بڵێ نەگە بمانەوە سنوورەکە ئەو سنووری کە هەبوو دروستیکەینەوە و دوو ئیدارەی سەر هەڵبداتەوە و یان بمانەوێت شارێک لە هەرێمی کوردستان جابکەینەوە بەڕاستی هیچ پاساوێک بۆ ئەوە نییە بە تایبەتی ئێمە میلەتێکین هەر ئەم ئەزمونەی کە لێرە هەیە ئەم ئەزمونە بە هەموو کەم و کوڕیەکانیەوە بۆ بە قیبلەی ئاواتی بەشەکانی کەشی کوردستان لەبەرەوە ئەوەندەی پێمانەکرێ ئێمە بێگەشتە بەم ئەزمونە بدەینەوە نابێ هیچ هەنگاوێکی وا بنین کە لە شکۆی ئەم ئەزمونە کەم بکاتەوە با بڵێن بۆ نمونەیە ئێستا دەنگۆی ئەوە هەیە گوایە باس لە لامەرکەزی ئەکرێ یعنی ئەو شۆڕکردنەوەی دەسەڵات با بڵێن لەسەرەوە بۆ خوارەوە لە ناوەندەوە بۆ چواردەورەکان لە با بڵێن ئەنجومەنی وەزیرانەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەمانە هەمووی شتی دیموکراتی و ئاساین بەڵام بە شەرتێ بە گیانی بەهێزکردنی هەرێمی کوردستان بێ نەک بۆ گیانەی کە بەرە و درازان بڕوە دەستخۆش خانم هەڵبەتێمە بەهۆی ئیشەکەمانوانی لە بینی سلەیمانی و هەولێرا زۆر هاتوو چۆکەینەوە بۆ شارەکانی تریش یعنی هەندێک جار ئەیبینیت سیرەکەی پرتە و بۆڵە جۆرێک لەوەی کە گەشتبینی و چێژوەرگرتن لەوەی کە پاس بکەی کە دوو سنوور هەیە لەلایەن خەڵکێکەوە کە لە ئاستێکی بەرپرسیارەتی باڵان نین لە وڵاتە لە ئاستی بەرپرسیارەتی ناوچەیەکی دیاریکراون ینی بە نمونە من دوێنێ و پێرێکوتمە مناقەشە لەگەڵ یەکێک لە بەرپرسی بازگەکانی ئێرە هەڵبەتە یعنی سیرەکەی بە جۆرێک لە تەعامولەکەن مەسەلەن ئەو بینن قسە و بۆکەن کاکەەوە فلان بازگەوە ئاکا ئێمەوا ناکەین ئەچیتە بازگەکەی فلان بازگەوە ئاکا ئێمەوا ناکەین یعنی بێژشانە وتم بە پرپرسیەک لە بازگەکانم وتم کاکە یعنی تۆ سیر کە ئەم شۆ هەواڵەکانە بینی وتم سەری تەلەڤیزۆنە کرد سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت کە هەردووچیان ینی هەم لیدەری ناو حیزبەکانی خۆیانن کە یەکێتی و پارتین هەم خۆشیان بەڕاستی وەکو حکوومەت لە ناو یەک کابینان و شانیان بستێکی بین نییە تۆ چی داوە لەوەی کە ئەم سراعاتێ بۆ خۆت دروستکەی ینی ئەم جۆرە لە مامەڵەیەکەی بەڕاستی ینی قسەکە ئەوەیە لە ئاستی باڵا قیاداتی سیاسی کوردی لە باشوور ئەم شتیان تیان نییە یعنی بۆچی لە ئاستی خوارەوە بۆچی لە ئاستێکی با بڵین
هاوڵاتیەکی ئاسایی کە نمایندەی حیزبەکەیەتی یان هەندێک کەس بۆچی چێژ لەم شتە ئەبینیە ئەوێ ئەم شتەوا بێت بەڕاستی. باشووری کوردستان کاتێک کە بە زۆری بە پێویستی خۆی لکێنرا بە عێراقەوە باشە کورد وای لێ هات کە خۆی لە نێو ئەم حکوومەتەدا نەبینێ ئەم دەوڵەتەدا نەبینێکەوە دروست کراوە ئیتر وەکو بەرهەڵستکارێک ڕفتاری دەکرد. جا من دەبینم ئەمە هەر لە لایدا ماوەتەوە هەتا ئەگە حکوومەتی خۆشی بێ هەر بەرهەڵستکارە و لەگەڵی نییە ئەمە لەلایەک. لەلایەکی دی بۆ پەروەردەی ئێمە دەگەڕێتەوە ئێمە چۆن کەسەکانی خۆمان پەروەردە دەکەین. بۆ وێنە ئەگە ناڵێم هەمووی هێندێک لە ئەندامانی حیزبەکان خۆی وا پیشان دەدا کە گەلێک دڵسۆزی حیزبەکەیەتی بەوەی کە چەند دژایەتی ئەوەی تر دەکات. جا لێرەدا لەو بازگانەدا ئەمە تۆ ئەمە دەدۆزێەوە. لەلایەکی تر ئەو حەز دەکە دەسەڵاتی هەبێت. وا دەزانێت دەسەڵاتدارێتی بەمەدایە کەەوە ئەزیەتی ئەوەی تر بداکەوە لە حزبەکەی ئەو نییە یا لە شارەکەی ئەو نییە یا مەیلی ئەو نییە هەواداری ئەو لایەنێ ئەو نییە. هەمووی بۆ ئەمە دەگەڕێتەوە کە جۆری پەروەردەی ئێمە تەواو نییە لەو لایەنەدا. یعنی ئێمە هێشتا زۆرمان ماوە نەک هەمومان هێندێکمان کە ببینە کوردستان خواز نەک ناوچە خواز. بەڕاستی ئێمە لە ڕەفتارماندا لەو شوێن لەو جۆرە ڕەفتارانەدا پیشان دەدەین کە ئێمە ناوچە خوازی نەک کوردستان خواز. بۆیە دەبێ وەکو ڕاگەیاندن وەکو پەروەردە هەمومان هەتا خێزان بە جۆری پەروەردەی خۆماندا بچینەوە و تیان بگەینن کەوا کوردایەتی چییە کوردستان خوازی چییە و هەبوونی ئەم هەموو حیزبانە بۆ چییە دەبێ بیر لەم لایەنە بکەینەوە. دەسەکانی خۆش مامۆسا ئەحمەد سالار دووبارە بەخێر بێ ماشەڵڵا زۆر قنجوقیت وە دانیشتووی. مامۆسا ئەیهێنا ئەم بەرنامەیە بکەین. بەڵێ ئەو مامۆستا ئیسماعیل خەیات لێرە و نەزای بۆکەم پەروەردگار چاوی لێی بەزەی لێەوە بێ ناساغا ئەم بەردانە فەلسفەیەشی هەبووەتی لە ڕەنگکردنی باش جاران لە ناو کووردا یەکێک خوێنێکی بەنەهەق بڕژایە چەند بەردێکیان خڕکە بەردیان لەسەرێک دانا یا گردێک خوێنەکەی لێڕژابە بە ناوی کوژراوەکەەوە گردی فلان کوژراوە. ئەمە هەبووە خەڵکەکە سامی ئەکردەوە لەو شوێنە. ئەمی شاتووە بە ڕنگ لەسەر بەرد گاشەبەردی گەورە گەورە ڕەنگاو ڕنگ کردووە. باش وابزانام ساڵی 2006 بوو لە نێوانی ئەو جەنگی حیابەرەی کە کورد کردی لە نێوانی خۆیانە کە حیابەرە بوو کەسانێکی زۆر کوژران وابزانام لەسەر شتێکی واش شتێکی مەبدەئی نەبوو. ئەمە کرا ئێمە جاران لە ئەدەبە جاری وایە بە شعری تعبیرەکەی لەو ڕووداوە بە چیرۆشیە بە سەربوردەیەک بە داستانێ شەڕی بەردەرجی سەرا لە 6 ئەیلولی ساڵی 30 گۆرانی مەزن بە هەڵۆبەک تعبیری لێ کردووە هەستی دەربڕیوە. مامۆسا کامیل ژیر شعرێکی بەیت ئامێزی جوان بە ناوی عەولە سیسە دەربڕینی لێ کردووە وە کەسانی تریش. ئەمیش بەم شێوەیە دەربڕی لێ کردووە ئەو ڕۆژانەی کە بڕوا و نێتەوە بەڵام ئەو ڕەنگە ناسکانە کە ڕەنگاو ڕەنگە کە دژە لەگەڵ لۆجیکی کوشتارە شەڕ ئەم جۆرە دژبەیەکیە واتایەکی جوانی گەیانووە. ئێمە جەنگە زانین ئەگەر لە ناو خوابێ خۆ ئەخواتەوە وەکو کرم باتە درەختێکی بەردار وێرانی ئەکا ئەبێ لقەکانی ببڕێتەوە. بەڵام جەنگێک کە لە پێناوی سربەخۆیی و ئازادی خۆتا بێ لەگەڵ داگیرکەرانە ئەو جەنگە ئەوە لۆجیکێکێ برە و بوو بایەخ بە ئەدەب و هونەرە باڵایەکە لۆجیکەکەی لۆجیکێکی گونجاوە بۆ هاندانی وەکو لە شعری پیرەمێردا لە شعری فلانە
شەڕی عەزیزبەک دوا شەڕی بابانەکان بوو کە کرا لەگەڵ ئیمپراتۆریەتی عوسمانلیە لەوە عەبدوڕەحمان بەجی ساحێب قڕان سالم چامەیەکی جوان بە ناوی شەڕی عەزیزبەک کە کاتێک خۆی ئەو چامەیە لە بەرلینەوە دکتۆر کەمال فوادی خوا لێ خۆش بوو هێنایەوە و برا بە کاکەی فەلاح و چاپی کردەوە ئەوە با سەربوردەی ئەو شەڕە ئەجێڕێتەوە و ئەو شەڕە کە دوا هەناسە و دوا بەرگری کورد بوو وە کوڕانی زۆر ئازایتیا کوژرا و شەهید بوون ئەوە شتێکی کەیە ئێمە لە وڵاتێکی وەکو سۆڤێتە کە سەربوردەکانی جەنگی جیهانی دووهەم لە شار نییە نەبینی بە تایبەتی لێنینگراد پتروسبورگ لە لێنینگراد سیرەکەی ئەو شارەی کە بەرگریەکی تەواوی چەند ساڵەی کرد دەربارەی داگیرکەرە نازیەکان و چەند ملیۆن شەهیدیە بۆیە شاری پاڵەوانانە لەو دەربڕینی پاڵەوانیە دەیان لیکۆمنتی جوان هەیە شتی جوان هەیە باشە پێ دوایە مامۆسا پێ دوایە نوخبەی ڕۆشنبیری کورد ینی من ئەتوانم بڵێم بەقەر ئەگەر بەشێک لە سیاسەکان تاوانبار بن باش بە دروستکردنی شەڕی ناوخۆ بە دروستکردنی ئەو تەشەنۆجەی کە هەیە من پێم وایە بەشێکیش ئەگەر زیارڕۆی نەکەم بەشێکیش لە نوخبەی ڕۆشنبیر و نووسەر و چی و چیوەکو مامۆسا باسی کرد نی بەشێک لەوانیش هۆکارن پێ دوایە ڕۆشنبیرەکانی ئەڵمانیا هاتن ئەم ینی بە جۆرێک ئیشان کرد کە ئەم ڕابردووە بە فعلی بکەن بە ڕابردوو بەڕاستی بەس پێ دوایە ڕۆشنبیر و نوخبەکانی کورد ئەم هەوڵیان هەیە ئەم بیریان هەیە نەخێر ئەوەی کە هی ئەڵمانەکان کردیان لە دژی نازیەتی خۆیان کەسانی وەک بەرتۆڵ برخت و خانمێک هەبوو هونەری گرافیشە کرد باش هیتلەر بە دەمی خۆی هاوارەکە ئەڵێ من لە گەورەترین لەشکری ئەوانی کە ناترسم حولەفا بەس لە وێنەکانی ئەو خانما ترسم وڵات بە وڵات بە دوایەوە بوون دەستگیر نەکرا بەڵام وێنەکەی هەرمایە و بە بەرزی ڕاستە ئەبواە حیزبی سیاسی سەپۆرت بۆ قسەی تۆ حیزبانەی ئەو خەڵکانی کە بەو هەوایە ئەژینە وایە وەکو ئەو وێنێ لەم بەردانە پترسانایە بەڕاستی لەم ڕنگانە پترسانایە کە دووبارە ڕەشوسپی نەبێتەوە کە ناشبێ ڕەشوسپی بەڵێ ئێمە شتێکی کەیە دایمە شەرگەرمکردن لە نێوانەکانە کەسانێک لە بوارەکانی ڕاگەیاندنەوە ئەو ڕۆڵە ئەبینن هانن شتەکان زەقەکەن وایلی ئەکەن خوێنەکە زیاتر بڕێژیە ئەوە کاری ڕۆشنبیر نییەوەکو مامۆستا حەمەسایی فەرمووی دەستخۆش مامۆستا حەمەسایی ئەگەر من پرسیارە لێ نەکەم ئەتوێ خۆت چی بڵێ ینی من ئەمێ بەڕاستی کەمترین پرسیارکەم لە مەردنامەیە بۆی کە ڕەئی خۆتان ئەتوێ چی بڵیت خۆی ئەو شەڕی ناوخۆ کە لە کوردستان لە 50 ساڵی ڕابردووە کە ڕووی داوە شەڕەکان سەرەتا بە ڕاگەیاندن دەستی پێکردووە باش ئەو ڕاگەیاندن رادیۆ بووە ڕۆژنامە بووە دوایی تەلەڤیزیۆنی شتێکەوتووە ئێستا ڕاگەیاندن زۆر پێشکەوتووە و زۆر بەربڵاوترە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لەبەرەوە ئەگەر ئەو شەڕانە کە ئەگەر ئەو خەڵکە لەسەر ئەو بزمەی جاران کە پێش شەڕەکان زەمینە سازیانە کرد بۆ پەلامار و هێرش و شەڕ ئەگەر ئاوا بەردەوام بێت تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ نمونە ئاوا بکرێ بە مەیدانێک بۆ خۆشکردنی ئاگری شەڕ ئێستا زۆر زووتر شەڕەکان هەڵەگیرسێ خەڵکەکان زیاتر ڕقیان ئەستورە بێ لەبەرەوە بەڕێی من ئەو خەڵکە ئەو پەروەردەی ئەو حیزبانە یا ڕاگەیاندنی ئەو حیزبانە پێویستە خەڵکەکانی کادیرەکانی خۆیان لە هەموو بوارەکانە لەسەر ئەوە ڕابێنن کە پشت بکەنە ئەوەی ڕێکلام و پروپاگەندە بۆ توندوتیژی بکەن یا بۆ نمونە بۆ جیاوازی نێوان سلێمانی و هەولێر بکەن یعنی خۆی ئەتوانێت با بڵین ململانێ لە بینی سلێمانی و هەولێرە بۆ نمونە هەبێ بەڵام بۆ نمونە لە بواری هونەرە لە بواری ئەدەبە لە بواری ڕاگەیاندنە یعنی لەو بوارانە کە پەرە بە بەهرەکانی هەردوو شارەکە ئەدان نەک لایەکیان بە چاوێکی نزم سەیری لایەنەکەی تر بکات ڕاستە ئێمە کوردستان خانیانی
بن ئەواڵم بەڕاستی ینی جارێک لە دڵی هەر کوردێکە ینی لە دڵی هەر کوردێکە ئەگەر چوزانم کوردێکی ئاەرە 24ش نەبوو بێ بەڵام کسپەی کەیسی کەرکک و لە دەزانی کەرککمان ینی بەڕاستی لە دڵمانەیە چارێ ینی ئەو تەجروبەیەمانەیە من بۆ خۆمە میشە داوای لێبوردن لە خەڵکی شاری کەرککەکەم کە زۆر لەو بەرنامانی کە دروستمان کردو مامۆساکە خۆشببختانە کاریگەری هەبوولانی پەیوەندیدار هاتۆتە سەرخەت یەکێک لەو ئازارانەی کە من هەم بۆ و تیمەکەم هەی بۆ ئەوە بووە کە بەداخەوە کەرکک لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریانە نەبوو کە ئێمە کردومانە چوزانم ئەگەر وەزیری تەندروستی وەزیری پەروەردە وەزیری ناوخۆ چوزانم سێکتەرە حکوومیەکانی تر ئیشیان لەسەر بەرنامەی چێمە کردی بێت بەداخۆ کەرکوچی نەگرتوتەوە بە ئازارە بۆ ئێمە بەڕاستی ینی ئەو تەجروبەیەمانەیە ینی دووبارەکردنەوەی ئەو تەجروبانە دووبارەکردنەوەی ئەو فکرا پێ دوایە لە کسپەیەکی تر نزیکمانەکاتەوە یعنی من زۆر جاربیر دەکەمەوە بە تایبەتی لەم ڕۆژانێکەوە دەبیستم شتی وا دەبیستم کەەوە دانەوێت سنوور هەبێت دەڵێم بڵێ کوردێک هەبێت بێ سەر لە نوێ بچێتەوە ژێر دەسەڵاتی بەغدا بڵێ هەبێ ڕەنگە هەر ئەو کەسانە بن کە نەیان دیوە کە حزبی بەعستی بە ئێمە کرد ینی باوەڕ ناکەم کوردێک هەبێ بێوێ ئەمە بکە نازانم ئەجینا ڕەنگە کورد نەبێ من وای بۆ دەچم دوایە شەڕی بڵێن دەکەوینە شەڕی خۆکوژی چی بۆ ئێمە هێنا ئێمە چیمان دەستکەوت هەتیوی زیاتر بێوەژنی زیاتر دایکی جەرگ سوتاو زیاتر و نەداری نەبوونی هەژاری شوێنکەوتەیی باشە کەس هەیە لە کورد ئەمڕۆ بیر لێمە بکاتەوە ئێمە دەبێت بە پێچەوانە بیر بکەینەوە ئێمە وا بکەین ئەو باشووری کوردستانە کە بەداخەوە ناوی هەرێمیان لێناوە دەبێت باشووری کوردستان بێ ئەم باشووری کوردستانە دەبێ وای لێ بکەین ببێتە بەهەشتێک بۆ ئەوەی کوردەکانی تر بێن تێدا بحەسێنەوە و کوردەکانی تر چاو لە ئێمە بکەن کە چۆن ئێمە تێدا دەژین هەوڵ بدەین هەتا ئەگە ململانێ هەبێت کە هەر بە شێوەیەکی کاڵ واش بوو بەڕاستی واشەیان هەرواشە هەمویان خۆزگەی ئەمە دەخوازن بەڵام وان لێ نەکەین کەوا دوایی بڵێن نەخێر ئێمەش نامانەوێت لە بەرەوەی ئێرە کەوتونەتە ناوخۆ دەیانەوێت دژبەیەک بوەستن و من لەو باوەڕەدام ینی هیچ کوردێک ئەمە ناخوازێ بەڵام هەر دەبێت دەستی دەرەچی تێدا بێ نازانم من وای بۆ دەچم چکە ئەوانەی دەوروبەرمان هیچیان چاویان بەم باشووری کوردستانە هەڵنایەت هەمیشە هەوڵی ئەوە دەدەن بۆ ئەوەی ئەم باشوورە تێک بدەن لاوازی کەن وە خەریکی کەن بەشتی لابەلا بەڕاستی هەمیشە شتێکرد بۆ دێننەوە شتە ڕێگە سەرچێکە نەبێ بەڵکو لاڕێیەکرد بۆ دەدۆزنەوە تۆ خەریکی ئەو بووی تۆ ڕێگە سەرچێکت لە بیر بچێ ئێمە دەبێ هەموو هەوڵمان لەوە دابێ بە هەمومان هەوڵمان لەوە دابێت کە چۆن ئێرە پتەوتر بکەین چۆن یەکترمان زیاتر خۆش بێت چۆن یارمەتی یەکتری بدەین چۆن هەژاری نەهێڵین چۆن بەسەر ئەم کێشانەی کە ئێستا پەیدا بووە چۆن برایەتی و یەکگرتنی حەقیقی هەر برایەتی ئێمە هەر براین ئەمە دەبێت چی بین یەک نەتەوەین باشە بۆ دەبێ من دژی ئەوی تر بم لەبەر ئەوەی لە ڕووی ئایدۆلۆژیەتەوە من هەمان شتم نییە لە کاتێکدا تۆ ئامانجی هەرە دواییت ئازادی کوردستانە و ئازادی خاچی کووردە کەواتە تۆ بۆ دەبێت دژی ئەوی تربی مامۆسا بۆ چوونە چییە بیرکردنەوە چییە چکە ئەمە بەشێکە لە هاوشێشەکە بەڕاستی لەسەر ئەم فەلسەفەی شارچێتیە چوزانم مەسەرەن هەولێریەک دێتە سلەیمانی وڵا هەولێر وای لێکراوە سلەیمانی وای لێ نەکراوە سلەیمانیەکە چێتە هەولێر وڵا سلەیمانی وای لێکراوە هەولێر وای لێکراوە ئەم ینی بۆ چوونی تۆ لەسەر قسەی تۆ لەسەر ئەم دیاردەیە چییە بەڕاستی خۆی بەڕاستی ئەوەش بەداخەوە کە ئەڵێم یعنی ناچارم بڵێم ناپاکی لە لای ئێمە وەکو کللتوری لێ هاتووە یعنی کە ناپاکی سێت تۆ دووبەرەکی بخەیتە بینی هەرێمێکی ئاواوە کوردستانی باشوورەوە کە بەڵێ ئەکەوێتە خانەی ناپاکیەوە ئیتر هەندێک لەوانەیە لە بە هۆشیاریەوە ئەوە بکە بە پلانی بۆ دانابێ هەندێکشان ڕەنگە لە بەرەوەی ئاستێکی خوێندەواری هێندە بەرزیانێ دوای ئەو جۆرە قساناکەون یعنی مەبەستم چییە کە ناپاکی وەکو کللتوری لاتوە هەر ئەزمونونەکانی کوردستانی باشوور یعنی زۆر جار لە زۆر وێزگەی خەبات و
شۆڕش و ئەوانە ناپاکی کراوە دوای ناپاکەکان یعنی بوون و ناوانەی بەشداری ئەنفالیان کردو کوردیان ئەنفال کردو خۆیان کورد بوون ئەوە ناپاکەکان هاتوون دوایە وەکو پاڵەوان لی دەرچوون وەکو پاڵەوان لی دەرچوون لەبەرەوە سەیرەکەی کە ئێستا بانگەشەی ئەوە کرێ سلێمانی بڕاتەوە بۆ لای بەغدا کە بەڕاستی ئەمە ئاکەوێتە خانەی ناپاکیەوە کەچی سیرەکەی هەندێک خەڵک ئەمە بە ئاسایی وەرەگرن بەڵام ئێمە توانین ئەو ئاواتانەی کە هەمانە ئەو داخوازیانەی کە هەمانە بۆ نمونە لە سلێمانی لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێی حکوومەتی هەرێمەوە لە ڕێی حیزبەکانی کوردستانەوە ئەو کێشانە چارەسەر بکرێت چۆن دەسەڵاتدا بەشەکری مەسلەی کێشەی نێوان نەک کێشەی نێوان دوو شار بڵین ئەوە جۆرێکە بەڕاستی لە شەرمەزاری کە مەسلەی سەرەکی کەسانێک یا حیزبێک یا لایەنگرانی حیزبێک ئەوە بێت کە بەگشت شارێکی کا بچنەوە ئێستا ئەوە شەرمە کە با بڵێن نەتەوەیەک بەگشت نەتەوەیە کا بچێتەوە شارێکی بڵێ ینی سابا بڵین تۆ داگیرکرد کە پەلامارت دەدا ناچاری داکۆچی لە خۆت بکەی ئەوە مافێکی شەرعی خۆتە بەڵام نەتەوەیەک ینی بۆچی میلەتی فەرەنسی بۆ نمونە بەگشت ئەڵمانەکان بچێتەوە بۆچی بچێتەوە ینی وە ناشتێتەوە بڵێن ئەوە وەکو کەلەپۆری لە هاتووە لە وڵاتانی ئەوروپا ینی با بڵین لە وڵاتێکی وەکو سوید کە سەدان ساڵە شەڕی نەدیوە یعنی ئەوەی کە بەگەر بە دەگمەن لای ڕاستستەکان ئەگینە ڕق لە بێگانە ڕق لە نەتەوەیەشیکە بە هیچ شێوەیەک نەماوە چ جای ئەوەی با بڵێن شارێک ڕق بڵاو بکاتەوە دژی شارێکی کەنی ڕاستە نزیکترین کات بۆ پشگیری لە قسەکانێ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بەدەل لە دیوە تەندروستێکەکەی و بەدەل لە زیانە تەندروستێکەی یعنی ئەو نامە گیانی پێبوو بۆ هەمومان بۆ هەموو گیان کامە نووسەرە گەورەکانی دنیا لە سەریە نووسێ مامۆسا یعنی نامەی دووبارە برایەتی و یەکپارچەیی هەموو زەویە نەک لە ناو زەوی شاو دەردی جەنابتەڵێ ینی لە ناو شارێکی دیاریکراوە یعنی سواری تارابی کوردستان نقطەیەک نییە سرەکەی لەم نقطەیە ئەم هەموو ململانی و ئەم هەموو چاڵچاڵێنەوە ئەم هەموو ملشکێنەوە ئەم هەموو ناپاچیەوە هەموو ئەوە هەیە بەڕاستی لە کاتێکا وەک جەنابە باسیەکەی لە دنیاە لە بیری پێشکەوتنا ئەسڵەن ئەوەش بڕاوەتەوە کە ئەیبێر وڵاتێک بۆ بەگەژ وڵاتێکی تراپچێ بەڕاستی مامۆسا با پرسیار نەکەم ینی تۆ ئەتێ چی بڵێ لەسەر ئەم دیاردەیە ئەم دیاردەیە ئەوەی بێ سنوورێدانێ جاکردنەوەی بکە و کوردێ لە کوردێ بکە ئەوە کارێکەکە لەسەر ڕێبازی سایکس بیکۆ کە چۆن کوردستانیان نایە بەرشی پێی خەنجەر و پارچە پارچەیان کرد کاتی خۆی لە سەردەمی ئیمپراتۆرێتی فارسە لە سەردەمی دارا لەشکری کرد بۆ سەر یۆنان کۆمەڵێ دوورگەیە هەر سێ چوار دوورگە و وڵاتێ بوو بەڵام شەڕەکە وای لێکردن بە سەرکردایەتی ئەگە مەمنون هەمووی بوون بە یەک لەشکری دارا لە هیچ شوێنە نەشستی نێناوە لەوێ لە بەردەم یەکێتی گەلی یۆنانە نەشستی هێنا و ئەوە بوو نووسەرێکی گەورەیان ئەسکیلۆس شانۆیەکی لەسەر ئەوە نووسی بە ناوی پارس من لە برادێک شارەزای کۆمەلگای هندی بوو شتێکی جێڕایەوە لەو ڕۆژەوە هەندیەکانم خۆشەوێ وتی لە هندستان یەکێ لەو شتانەی کە گوناهە و تاوانباری و ئەو گرن و لێپرسینەوەی گەر بڵێ من فلانە ئاینم یان فلانە نەتەوەم سەدان نەتەوە و سەدان ئاینە بەڵام هەمووی ئەڵێ ئیندیا هندیم ئەی باشە ئێمە بۆ نەڵێن کوردین هەموو وەک تۆوتە جا ئەمانە گرفتەکان دروست دەکات کە من خۆم جیا کردەوە لە تۆ ئەوی کەم کۆمەڵی پەرژەوەندی جیاوێتەوە لەگەڵ منە یعنی بەرەیە دروست دەبێت دژمە بەرەیەکی تر ئەمانە لە پەرژەوەندی دوژمنانی کوردن چی بکەین مامۆسا ینی چۆنی دەست پێین بەوە بە وەکە میشە من ئەم شتە دووباراکەم و بەڕاستی ئێمە بەرنامە دروست ناکەین و بە ئەنقەستی ژەم شتم زۆر مەبەستە دووبارەیکەمەوە کە ینی فیگەری حیزبیمان نێنایە ئەم بەرنامەیە و لە هەر حیزبێکی کوردی چکە ئێمە بە بیرێکی نەتەوانە ئەم بەرنامەیە دروست دەکەین و ئەم بەرنامەیەش مامۆسامانای ئەوە نییە کە ئێمە بە بینەرەکانمان بڵین
ڕخنەی سیاسیتان نەبێ نەقتتان نەبێ قسەتان نەبێ لەسەر گەندەڵی بەڕاستی چکە ئەمانە هەمووی وجودیان هەیە لە کوردستانە هەمووی ئازارن بۆ هەمومان وەزیرێکە گەندەڵیە کار ئازارە بۆ هەمومان ئەم نیشتیمانە تێگەیات لە هەر پێگە و لە هەر سێکتەرێکی حکومی و حیزبی کاتێک کە کادرێکی حیزبی و حکومی گەندەڵیەکە کات شایانی ئەوەیە باس کرێ شانیوەیە رەخنەی لێ بگیرێ شانیوەیە بانکرێتە دادگا شانیوەیە بانکرێتە پەرلەمان بەڵام هەموو ئەمانە بای ئەوە نیە ئێمە جارێکی تر ڕێبینەوە بە خۆمان لەناو ئەم جوگرافیا بچووکەی باشوورە دیسانەوە سنوور دروستکەینەوە بەڕاستی قسەکەی ئێمە ئەم شتەیە چی بکەین مامۆسایانی چۆنی ئەم گۆمە پشڵەقینین بەو جۆرەی کە کەس دڵشکاو نەکەین حتا بەو کەسانەی کە بیری ئەوە شانەیە کە بیر و چێژ لەوە ئەبینن کە بەم فکرە بژین بەڕاستی من یعنی من نامێ ئەوانیش بری نارکەین ینی چۆنی دەست پێ بکەین بە چ زمانێک قسە بکەین ئێمە لایەنی ڕۆشنبیری کە زۆر لە پاڵەوانەکانمان وەک شێحسێن و شێخ ماروفی بەرزنجی و ئەفسەرەکان لە نامەکانیان نانووسیانە دژمنی جەهالەت بن جەهالەت ئەوەیە جەهالەت ئەوەیە ئەو وڵاتە خۆت بە ساحێبی نەزانی وە خەڵکی تری هاو نیشتیمان و هاونەتەوە بە خاوەنی نەزانی ئێمە ئەو جەهالەتەیە واتە جەهالەت بەرامبەر ڕۆشنبیریەک کە هەست بە چاکە و خراپی خۆمان واتە بەولاوە هینی نەتەوەکەمان بکەین بە بۆچوری تۆ جەهالەتە بە چ زمانێ قسەی لەگەڵا بکەین بە چ زمانە نەسیحەتی بکەین بە چ زمانێ مامەڵی لەگەڵا بکەین بەو زمانەی خۆی كلم الناس حسب عقولهم بەو زمانەی خۆی بدوێ لەگەڵیا بڵێ تۆ ئێستا ئەم ماڵێکە هیچ ماڵی وای لێ ماڵی تۆ نییە تووشی نامۆبی بوو نەبی ئەو بەرگەی لەبەر داتە ماڵنی تۆ نییە یعنی زمانەکە کە نەما هەموو شتەکانی کەوکە نەما ئەمە کارەساتێکی گەورەیە دەستخۆش مامۆسا بە چ زمانێک ینی گرنگە ئێستا قسە بکەین ینی بە جۆرێک کە ئەو خەڵکانش ڕق ئەستور نەکەین ئەو خەڵکانش ڕقی لەم بەرنامە و ڕقی لێ ئێمە نەبێ کە دانیشتوین باسی واکەین چۆنی با بڵین ئامۆژگاریان بکەین ینی وەکو نووسەرێک قسەی تۆ چییە؟ خۆی ڕاستەکەی ئەو جەماوەری کە دوای ئەو حیزبانە کەوتون و بەو جۆرە زمانە خراپە قساکەن و دووبەرێکی قوڵەکەنەوە و شارسێتیەکەن ئەوانە ڕەنگە ئەوەندە گوێ لە ڕۆشنبیر و هونەرمەند نەگرن وەک لەوەی کە گوێ لە سەرکردەیەکی حیزبەکانی خۆیان نەگرن ینی بەڕاستی سەرۆکی ئەو حیزبانە پێویستە بەر لەوەی حیزبی بن کوردستانی بن لەو بڕایام کە هەر پەرەسەندنی ئەو ڕووداوانە لە دوایە ئەم حیزبانە چەند ناکۆچیان لەگەڵ یەکە هەبێت دوایی پێکەوە دانیشتن و کۆبنەوە بە یەکەوە پێ ئەکەنن یعنی ئەو کەسانە پێویستە خۆیان هەست بکەن کە ئەو شەڕی ئەیکەن شەڕی قوڵکردنەوەی جیاوازیەکانی نێوان شارەکان ئەوە شەڕێکی زۆر دۆڕاوە و ئەو کەسێک کە ئەو شەڕە ئەکات و خۆی بۆ سەرقاڵەکە لە کۆتایی ئەوە خۆی ئەیدۆڕێنێت چونکە با بڵێن ئەم شەڕانەی ئەخیر کە مامۆستا ئیسماعیل ئەو بۆ وێنانە لێرە بەگژیاچۆتەوە لە دوای سەرکردەکان هاتن وتیان شەڕەکە ئێمە هەڵمان نەگیرسانوە کەواتە بوو ئەو خەڵکەمایەوە کە تەپڵی شەڕی لێدا و کە بەشداری شەڕی کرد و کە پرۆپاگەندەی بۆ شەڕ کرد لەبەرەوەی هیچ ئەنجامێکی نییە و ئەو کەسانە کە حەز بە قوڵکردنەوەی ئەو جۆرە جیاوازیانە ئەکەن یا حەز بە لەتکردنی کوردستان و گەڕانەوە بۆ دوو ئیدارەی و دوو کارگێڕی ئەەکەن ئەوانە بەڕاستی لە دوای ئەوانە بە زیانمەند لێ دەرەچن ڕاست کوردستان خان هەمان پرسیار لە تۆکەم ینی ئەبێ ئامۆژگاری ئەمە چی بێ مامۆسا مەسائی جوانی وتیانی ڕاستەکە بەشێک لەو هەواداری و حیزبانە بەشێک لە هەوادار و کارکتەری سیاسی و حیزبانە گویان شل ناکەن بۆ ڕۆشنبیرێک گویان شل ناکەن بۆ پیاوێکی وەکو حەمە سەعید و خانمێکی وەکو جەنابد و نمونونەکانی ئەحمەد سالار بەڵام بە چ زمانی قسەیان لەگەڵا بکەین کە ڕقیان لێمان نەبێ بە چ زمانی قسەیان لەگەڵاکەین کە خاو بنەوە کە تێبگەن لەوەی کە ئەو شتەی ئێوە ئەوان بەتەماین ئەو شتەی لە فکری ئەوانایە شتێکی ناڕاستە سەرباری هەج ڕخنە و تێبینیەکی سیاسی ئەگەر هەبێت ئێمە دەبێت جویان لێ ڕابگرین زانین ئەمان داخوازیەکانیان چییە ئەوان هەڵبەت داخوازیەکانیان ڕووی لە حکوومەتە و لە پەرلەمانە دەبێ ئەوان حکوومەت و پەرلەمان
بێ ئەمە شی بکاتەوە بزانێ ئەمە تا چەند ڕەوایە بۆ وێنە وەکو دەڵێن باسی لامەرکەزیەت دەکەن هەڵبەت ئەوەی لە کارجێڕیە حکوومەت دەڵێ بەڵێ لە ناو بەرنامەی مندا هەیە ئەمە هەیە لە ناو بەرنامەی مندا داخوازیەکانی ئەوانیشی کارجێڕیە بەڵام کۆرۆنا هاتە پێشەوە وای کردکەوە ئەمە تۆزی بوەستێ کەواتە لە بەرنامەی هەردوو لایەندا هەیە ئەوەی داخوازی دەکەو ئەوەی کەوا حکوومەتیشە بۆ ئەوەی لە ڕووی ڕاستەحەڵبەتەوەکو مامۆستا حەمەد سەعید وتی بەڕاستی ینی هەر شتێک لە چوارچێوەی پرۆسەی دیموکراسیا بێت پشتیوانی لێکین بە هەر جۆرێک بێت ینی بەڵام قسەکەی ئێمە ئەوەیە کە قسەکەی ئێمە ئەوەیە لە بینی دوو بازگا یعنی ئەگەر جەنابتان هاتوو چۆ بکەن لە بینی دوو بازگا هەز بە نامۆیی یەکەیت ینی کاتێکە لە سلەیمانی و دەی تاولێر هەز بە نامۆیی یەکەکەی و ئەم نامۆیە تۆخ بۆ تۆ ئێستا بەڕاستی کاتێک لە هەولێری شۆ دەچتە سلەیمانی هەز بۆ نامۆیاکەی کە ئەمە بەڕاستی وەکو مامۆسا وتی ینی ئەمە ئەو نامۆیەیە کە زۆر جێی شەرمە بۆ هەر هەمومان بەڕاستی ینی لە بینی 2 سەعات ڕێگا هەز بۆ بکەین ینی شەرمە بۆ ئێمە بیر لەوە بکەینەوە ڕۆژە لە ڕۆژان سنوورێکی تر هەبێ و هونەرمەندێکی تر هەبێم سنوورەمان بۆ ڕەنگا و ڕەنکاتەوە ینی ئەبێ ئەمە وەکو مۆزەخانەیەک بەڕاستی ببێتە دەرزێک وەکو چۆن مامۆساوتی هیتلەر لە تابلۆی هونەرمەندێگە ترسا ئەبێ کارکتەری سیاسەکان لە کوردستانەوە ئەو هەوادارانەی کە بەو بیرە بیرەکەنەوە ئەبێ وان لێ بکرێت کە پترسن لەوەی کە هونەرمەندێکی تر نەیە شوێنەکانمان بۆ ڕەنگا و ڕەنکە مامۆستا ئەحمەد سالار چۆنی چارەسەریکەین بە زمانی ئێمە گرفتەوەیە کارەسات ئەوەیە دوای کارەسات هەست بە کارەساتەکەین ئەبێ پێش کارەساتەکە بزانینەوە کارەساتە و هاتووە ئەو هەورە هات زانیمان بارانە و تەرزەیە تەزرەی لەگەڵایە ئەبوو پێشتر شەترەکانمان هەڵگرت و چوونەوە ناوە ئۆتۆمبیلەکە ئەمە دوێنێکەوە هەمان لێ هاو پێشوەخت ئەبێ بزانی ئەوە بێ لەبەر ئەوە ئەو دوژمنانە ژەهرێ بۆ ئەڕێژن دڵۆپەیکەنە سەر چاوەی ئاوی ژیانی تۆوە و ئێمە دوژمنمان زۆرە خۆزگە دۆستمان هەبواە خۆزگە هەمان بواە لەبەر ئەوە ئێمە بارێکی زۆر ناسکمان هەیە بەر لە هەموو کەسێکی دەکەین ئەم نمونەیە کاتی خۆی ساڵی هەفتا من چوومە بەرلین لەوێ لە سنتەری بەرلینە لەو شوێنەی کە هینی دیزایانی هینی تایە ئارمی مارسیدس بورجێکم بینی کنیسەیەکە لایەکی تاشراوە بۆمبالی کردوێتەوە بەڵام لە تەنیشتی کۆشک و تەلاری بەرز هەڵکشاوە بەرەوە ئاسمان ئەوە بۆچی خۆتوانێوەکو خۆی دروستی کردایەتەوە هەتا کۆشکە بووە لەوێ کۆشکێکی پاشایی هەر بە ئەرزەوە گواستیانەوە بۆ لاژیکە ئەوە بۆی عیبرەت بێ لە بەرچاویانە بۆی هەموو بزان ئەو ئەڵمانیای ئەوان بەهۆی شەڕەوە سەدا هەفتایە هەشتای خانووی نەما هەمووی ڕووقا ئەو وڵاتە بەڵام دوای دروستیان کردەوە پاشەوەی ئەو سیستەمە گۆڕا بە سیستمێکە میلەت خاوەنیەتی ئێمە شەبێ دەرز وەرگین لە ڕابردوومان ئێمە ساڵهای ساڵە ئێمە 25 شۆڕشی خوێناویمان کردووە تا دوایین شۆڕش کاتە 26 هەموو شکستیمان هێناوە هەمووشمان ئەزانین بۆ شکستیمان هێناوە شۆڕشەکانی شێخی نەمەر شۆڕشەکانی بەرزان شۆڕشەکانی شێخ سەعیدی پیران شۆڕشەکانی باکو زۆر شۆڕشی مەهاباد هەمووی ئەمانە کۆتایی پێهات بۆ شکستمان هێناوە زۆر هەمووی بەڵگەیە بەڵام بۆ ئاوەڕێ لە مێژوومان نایەنەوە لە ڕابردوو بڵێن ئێمە بۆم بە مەرەیە چوین بۆ لەناو هەموو دنیاوە بێلانە و بێکەس و بێ خودماینەوە بۆچی لەبەر ئەوەی لە ناو خۆمانە یەک نین لە ناو خۆمانە دوژمن یەکترین خۆخۆرین وەکو ئەو شەڕەی ئەم بەردانەی پێڕەن کرد بە کاک ئیسماعیل شەڕ لەسەر چییە کرێ نە لەسەر شەرف و کەرامەت بووە لەسەر کۆمەڵی ڕەنگە پارەی ئیبراهیم خەلیل شەڕێکی تر لەسەر بەلاح کراوە
هەزارها نیشتیا کوژرا و بوو بە پەڵەیەکی ڕەش بە ناوچەوانی مێژووی نەتەوەیەکەوە بە سەبا کۆتایی بێ هەر حکومێکتانەیە پەرلەمان هەیە عەرزیکە لا مەرکەزی وەختی خۆی داوای لا مەرکەزیمان کردووە ئۆتۆنۆمی سەربەخۆیی لاکان بۆی دەستکراوەتر بن لەباری ژیانیانە بڕوان ناکەم نکولی لەوە هەبێ بەڵام گرنگەوەی تونگ و تۆڵی کوردستانەکە بپارێزرێ هەمومان بەشدارین هەر شکستیەک بەردێ لە شوێن بەردێ نەما هەر هەمومان بەشدارین تیا یا پشتیوانیمان لێ کردووە یا بێدەنگ بووین بێدەنگەکە وەکو پشتیوانی و کردبێن لەبەرەوە کاری ڕۆشنبیری ڕاستەقینە ئەوەیە بێتە زمان بەرەنگار بێ ئەو هونەر و ئەدەبەی کە هەبووە هی بەرگری پێلێن ئەوە سەربەخۆی بەخشی بە زۆر میلەتانی دنیا فابت زارۆف و ئەوانە گەلی بولگاریایان بگەیانە ئەو ڕۆژەی ئێمە شەبێ بەو شێوەیە بیرکەینەوە نەک هەر کەسە وەکو گیرفان و وەکو ماڵی خۆی بیرکاتەوە ڕاست مامۆستا چۆن چۆنی وەکو شاعیرێک وەکو شاعیرێک تۆزێک ناسکانە با بڵین ینی سۆزداریانە سەیری چێن بابەتە بکەین ڕەنگە ئەمە پرسیارێکی باش نەبێت یا پرسیارێکی منطقی نەبێت بەس ئەیکەم ینی چۆن چۆنی بتوانین ئەو خۆشەویستەی مامۆستا باسی کرد چۆن چۆنی بتوانین ئەو یەکگرتووی مامۆستا باسی کرد چۆن چۆنی ئەم خۆشەویستیە دروست دەکرێت یا چۆن چۆنی ئەم خۆشەویستیە ئەکرێتە هیوا بۆ هەمومان ئەکرێتە قیبلەیەک بۆ هەمومان بەرەو ئەوەی ئەوێ بچینیانی چۆن چۆنی دەست پێکرێت ینی ئیشی چێە ئەم شتە خۆی با بڵێم ئێمە لە مێژووی نزیکمانە ینی بۆ نمونەکە 30 ساڵ 32 ساڵ لەمەوە پێش کورد ئەنفال کرا باش 32 ساڵ لەمەوە پێش شارەکانی هەڵەبجە و گەلێ شوێنی کرد لەم کوردستانە کیمیا باران کران یعنی ئێمە مێژوویەکی ئاوامان هەیە کە دوژمن ئاوای پێکردوین یعنی لەبەرەوە هەر ئەو ینی ئەو ڕابردووە نزیکەی خۆمان حەقا هاندەر بێ بۆ ئەوەی کە بیر لە ناو خۆمانە وا بژین کە جارێککە دوژمن نتوانێت وامان لێ بکاتەوە ئەبێ پشتی یەکتری بگرین شارەکان بە هانای یەکتریەوە بێن لە کاتی تەنگانەدا ینی نەک هەر شارێک لە کوردستانی باشوور ینی لە بەشێکی کەی کوردستانیش ئەگەر لیان قەومە پێویستە باشوور بە هانایانەوە بچێ ینی ئەی بوونم لە من خۆم کە لە سوید گەڕامەوە هاتمە هەولێر یعنی خەڵک هەبوو ئەینووسی باشە ئەم خەڵکی سلێمانیە بۆچی لە هەولێر دانیشێ بە شەرتێک کە من لە کوردستانی باشوورەوە هەڵاتم چوون بۆ باکووری ئەوروپا لە باکووری ئەوروپا لە سوید کەس نەیوت تۆ خەڵکی باشووری کوردستانی چێکەی لێ ئەین لەبەرەوە بە بەڕاستی ئەو کللتورە پێویستە ئێمە هەمومان بە گژیا بچینەوە ئیتر بە شعر بێت بە چیرۆک بێت بە هوەر بێت وەکو مامۆستا ئەحمەد سالار کردوێتی یا مامۆستا خەیات یعنی چیرۆکنووس شاعیر کەم و زۆر دەوریان بینیوە ینی بۆ نمونە لەسەر وەختی شەڕی ناوخۆ من گەلێ جار ساتیرە شعرم دژی ئەوانە نووسیوە کە بە شەڕ هاتوون یعنی من خۆم لەگەڵ ئەوانیم خەڵک پێشبینی بکە کە چی ڕووەدا چووکە گە پێشبینیت کرد پێشبینیەکەت هەڵە دەرچوو ڕەنگە مای پێکەنین بێت پێشبینیەکەت ئەگەر ڕاستیش دەرچوو کە ستایشت ناکە بەڵام من لە ساڵی 1992 نووسینێکم نووسی پاشای عەرشی کەلاوە یعنی من یەکێتی و پارتیم شوبهاندە بوو بە پاشای عەرشی کەلاوە و لەو نووسینا کە لە پاییزی 92 بڵاو بۆەوە پێشبینیم کردبوو کە لەسەر دراو بەم زوانە لەسەر دراو ئەبێ بە شەڕ لەم دەڤەری خۆمان لە دوایە ئەوە بوو 2 ساڵی بەسەران نەڕۆی کەمتر لە 2 ساڵ لە ئایاری 94 شەڕی ناوخۆ سەری هەڵدا وەکو مامۆستا ئەحمەد سالار وتی باسی ئیبراهیم خەلیلی کرد ئێستش بانگەشەی ئەوە کرێ گوایە بەشی شاری سلێمانی لە بودجەی هەرێم کەمتر دەچێت
بە شەرتێک یەکێ لە سەرکردەکانی خۆیان باس لە فەردە دۆلاری ژێرزەمینەکانەکە لەبەرەوە ئەگەر مەسەلەکە بێبەشکردنە یاخود غەزر لێکردنە لە بواری بودجە ئەوە بە وتوێش ئەوە چارەسەرەکرێ بەڵام بە پێی زانیاریەکانی من لە دوای ڕاپەڕینەوە هەتاکو ئێستا چی داهاتی کوردستان هەبووە 50-50 دابەش کراوە ئەوەی لە بڵێن لە ناوخۆ بووە یاخود لە بەغدا هەڵبەتە من دووبارەیەکەم ینی هەڵبەتە دووبارەیەکەمەوە ئێمە ینی من بە وەکو خەتی بەرنمەکەم بە هیچ جۆرێک حەز ناکەم چینە خەتە سیاسێکەوە بەڕاستی ئێمە باسی دیوە کۆمەڵایەتەکەم دیاردەیەکەین بەڕاستی وەکو جەنابشت لە ئەوڵی بەرنمەکە فەرمووت ینی بەڕاستی ئەمە هیچ لاریەکمان نییە لە هەش پرۆسێکی سیاسی و دیموکراسی لە کوردستانە ببێت لە هەش داوایەکانی ئەو داوایانە بوونی هەیە یا بوونی نییە یاوایە یاوانە ئەوە بۆ سیاسەکان و بۆ چاوچنۆژی خۆیان بەڕاستی ئەوەی کە قسەی ئێمە ئەوەیە کە سرائی دوو سیاسی لە سلەیمانی و هەولێر لە هەولێر و هەڵەبجە لە دیاربەکر و فڵان شۆڕ نەبێتەوە بۆ دوو هاوڵاتی ئاسایی کە بە سارێکی متەوازە ئێوێ ئەم پێنجشەمەیە لە سلەیمانیەوە بچێ بۆ هەولێرە لە هەولێرەوە بێتەوە بۆ سلەیمانی ینی ئەم ڕنگانەوەی قسەکەی ئێمە لەم ڕنگانەوەیە کوردستان موکریانی دوا قسەم بۆ بکە ئەتوێ چی بڵێ دەمەوێت ئەمە بڵێم کەەوە ئێمە دەبێ بە مێژی خۆمان دەرچینەوە من لەو باوەڕە دەم ئەوانەی کەەوە ئەم شتە دەنێنەوە شارەزایکی ئەو تویان لە مێژی خۆیان نییە ئەجینا هەرگیزا و هەرگیز ئەمە دووبارە ناکەنەوە نایەنەوێکەوە شارێک لە دژی شارێکیکە بێ لەلایەکی تر لەسەر ئێمە پێویستە وەکو نووسەر وەکو شاعیر وەکو هونەرمەند ئێمە هەمومان دەورمان هەبێ بۆ ئەوەی ئەم ڕکەبەرایەتیە و ئەم ڕەخنە توندە نەمێنێ لێ نێوانماندا و هەمومان وەکو کورد بیر بکەینەوە نەک وەکو شارێک وەکو گوندێک وەکو حزبێک بەڵکو وەکو کوردێک بیر بکەینەوە بۆ ئەوەی ئێمە بە نەوەکانی دوای خۆمان بڵێن ئێمە مێژوویەکی پڕ لە شانازیمان بۆ ئێوە بەجێهێشتووە بۆ ئەوەی ئەوان سبەینێ گلەی لێ ئێمە نەکەنکەوە ئێوە چیتان بۆ ئێمە کردووە چکە هەندێک جار ئەوانەی ئێستا دەڵێن ئێوە چیتان بۆ ئێمە کردەوە 100 ساڵە خەبات دەکەن و نەگەیشتنە هیچ وەکو مامۆستا ئەحمەد سالار گوتی ئەوەندە شۆڕشەمان کردەوە کە چی نەگەیشتین بە هیچ باشە بۆ ئایا خەتاکە لە شوێنی جوگرافی ئێمەیە هەڵکەوتەی ئێمەیە یا لە خۆماندایە دەبێ ئەمانە هەموو ئێمە لە کەسوکارمان بگەینین لە دەوروبەرمان بگەینین لە ڕاگەاندنەکان تیان بگەینین کە پێویستە ئێمە ڕێز لە یەکتری بنین ئێمە بە هەموو جیاوازیەکانمانەوە لەگە یەکتری جوانین بە هەموو ئەو ئایدۆلۆژیەتی ڕەنگاوڕەنگەی هەیە وکە ئەو ڕەنگاوڕەنگەی لێرەدا هەیە بەوەوە جوانین بە پەرتەوازەیی جوانین بە هەترەشەبوون جوانین بە لێکدابڕان ئێمە زۆر ناشیرینین دەستخۆش مامۆستا ئەحمەد سالار دوا قسەم بۆ بکە ئەبێ هیدی حیزبایەتی قۆراق و پاوانی عەقڵ و بۆچوونی میلەتەکە نەکات ئەبێ دەستبەرداری بێ ئەو دەرفەتەی باتێ خۆی بیرکاتەوە نەک دەسەڵاتی حیزبایەتی ببێتە سانسۆرێ بەسەریەوە نێڵی هەنگاوێ بڕوە ئێرەی با بەرەڵا بکرێ ئێرە ئەو شوێنەیە کە ناتوانێ بەندیخانە لە خۆی بگرێ هەتا کاتی خۆی گەورەترین پەیکەرسازی عێراق پەیکەرێکی کرد خەڵاتی دووەمی جیهانی وەرگرت بە ناوی بەندکراوی سیاسی چواردەوری بە ئاسن تەنراوە بەڵام لە بنمیچەکەوە دەرچووە شێوە چەمانەیەکی یاوەتێ بەرەو ئاسوویەکی دوور ئەڕوا ئەوە بیرێتی کە بیر بند ناکرێ وە لە ویاجێ نابێتەوە و ئازادە ڕەهایە هێندەی بەرزایی ئاسمان ڕەهایە ئەو هونەرمەندەی کە دیواربەندی ئازادی لە بەغا دروست کرد کە شانازی
هەموو عێراقیەکە. دەستخۆش دو قسەت مامۆستا والله من حەزەکەم دو قسەم کورتە شعرێک بخوێنمەوە. خۆشحاڵە مە قوربان من 15 ساڵێک بەم عشقەوە گەڕامەوە بۆ کوردستان. شعرەکەش ناوی گەڕانەوەیە. باش دێمەوە و دڵ نەک پێ دەنێمە سەر خاکی خاوێنت، دێمەوە و گشت گیانت ماچ دەکەم لە تەوقی سەرتەوە هەتاک و داوێنت، دێمەوە و هێندە بۆ دیدارت عەزرەتی و تامەزرۆم، بە لێزمەی فرمێسکم ڕوخساری یەکەمین گابەردت پاک دەشۆم، دێمەوە و لە ئاوی سەرچاوت چینوێتی ساڵانی غەریبیم دەشکێنم، دێمەوە و بە شانەی مژۆڵم پەرچەمی دەوەنت دادێنم، دێمەوە و بە گرد و چیاتە هەڵدەزنێم، دێمەوە و چی شار و لادێتە دەگەڕێم، دێمەوە و ئەوەندە شەکەتم بەردێکت دەکەمە بالیف و لێی دەنوم، دێمەوە و ڕۆحی پڕ حەسرەتم لە دار و لە بەردت هەڵدەسووم. یاڕەبی دەست و پەنجە و قەڵەم و فکرێ هەر بمێنێ دەسەکانی خۆش بێ. هەڵبەتە لە بیرما بوو مامۆستا داوای شعرێک لە مامۆستا بکەم، بەڵام خۆی دەست پێشخەری کرد و گەورەی نوان دەسەکانتان خۆش بێ. هیوادارم بەرنامەیەکی نەرم و شیرینمان پێشکەش کرد بێت. هیوادارم لە ئاستێکی پێویستە گۆڕانکاری دروستکەین. من لە کۆتایی بەرنامەکە ئاڵێم وەک مامۆستا ئەحمەد سالار وتی شکستی زیاتر لە 25 شۆڕژ لە کوردستانە کێشەی دەرەکی نەبووە، ئەوەندەی کێشەی ناوخۆیی و پشکانی خۆمان بووە. ساڵی 2020 مرۆڤایەتی و گۆی زەوی ڕۆژ بە ڕۆژ و چرکە بە چرکە ئەزمموی نوێی نیشتیمان پەروەری تاقیەکەنەوە. ژیان و گۆی زەوی لە شوێنێکایە کە بۆتە عەیبە، وەکو مامۆستا حەمەد ساید حەسەن فەرمووی بۆتە عەیبە ئەگەر سویدیەک بە ئەڵمانێک بڵێ ئەمە خاچی تۆنی و ئەوە خاچی تۆیە. مامۆستا حەمەد ساید فەرمووی لە باشووری کوردستانەوە چووە بۆ باکووری سوید، کەس پێی نەوتوارێتەوە لە چووە بۆ هاتووی، بەڵام لە باکووری سویدەوە هاتەوە بۆ شاری هەولێر. دنیای قسە و باسی لەسەر کرا کە بۆ نایەتەوە سلەیمانی بۆیەتەوە هەولێر. هەتا بم بیرە تەسکە بیرکەینەوە، هەتا بە بیری تەسکی حیزبایەتی و ناوچەگەرێتی بیرکەینەوە، حاڵمان لەمەی هەیە باشتر نابێت. بۆیە زەڕورە بەر لە هەشتێک بین با کورد بین، بەر لەوەی یەکێتی بین، بەر لەوەی پارتی بین، بەر لەوەی گۆڕان بین، بەر لەوەی کۆمەڵە بین، بەر لەوەی دیموکرات بین، بەر لەوەی پژاک و چی و چی و چی و چی و چی و پەکەکە بین، با کورد بین. هیوادارم شتێکمان کرد بێ، هیوادارم ئەمە دوا بەر ڕەنگاوڕەنکردن بێکە بیکەین بۆی کە سنوورێکی تر لە باشووری کوردستان ڕەنگاوڕەنکەین. هیوادارم شتێکمان کرد بێ. کاتێکی خۆش.